تیشکە قورئانیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. ومن الجن من يعمل بين يديه بإذن ربه ومن يزغ منهم عن أمرنا نذقه من عذاب السعير. لپەریانی شەندێکمان بۆ ڕاهێنا کە لە بەردەستیدا کار بکەن بە مۆڵەتی پەروەردگاری، جا ئەوەی لە فەرمانی ئێمە دەربچێت سزای دۆزەخی پێدەچێژین. سورەتی ئەلسەبا. حەزرەتی سولەیمان لە بابەتی بەکارهێنانی جنۆکەکاندا کۆمەڵێک دوعایان هەندێک ناوی پیرۆزی وای دەزانی کە ئێمە نایانزانین. کاتێک لە بازنەی هۆکارەکاندا دەیخوێندن، جنۆکەکان دەچوونە ژێر فەرمانیەوە. لە ڕاستیدا ناوە پیرۆزە خواییەکان تەنها لەو سەد ناوە پێک نەهاتووە کە ئەبوو هورەیرە ڕیوایەتیان دەکات، چونکە پێغەمبەری خوا لە دوعایەکدا دەفەرموێت: أسألك بكل اسم هو لك سميت به نفسك أو أنزلته في كتابك أو علمته أحدا من خلقك أو استأثرت به في علم الغيب عندك. واتە داوات لێ دەکەم لە بەرخاتری ئەو ناوانەی کە زاتی پیرۆزی خۆت پێناوناون، یان لە کتێبەکەتدا نازڵت کردووە، یان فێری کەسێکت کردووە، یان لە زانستی غەیبی خۆتدا هێشتوتەوە و بە کەست ڕانەگەیاندووە. بە گوێرەی ئەمە پێدەچێت هەر پێغەمبەرە و کۆمەڵێک ناوی جۆرا و جۆری فێرکرابێت. حەزرەتی سولەیمانیش بەهۆی خوێندنەوەی ئەو ناوانەی پێی بەخشراون جنۆکەکانی ڕام کردبێت. لە ڕاستیدا ئەوە خوای گەورەیە کە جنۆکە و شەیتانەکانی خستوەتە ژێر فەرمانی حەزرەتی سولەیمانەوە. ئەم خاڵە لە سوورەتی ئەلئەنبیادا زۆر بە ئاشکرا ڕوون کراوەتەوە. بە گوێرەی هەندێک لە سەرچاوە ئیسرائیلیەکان هەرچەندە شتی لەم جۆرە لە سوننەتدا نەهاتووە، حەزرەتی سولەیمان لە ترسی ئەوەی نەوەک لە دوای خۆی بە مەبەستی خراپ بەکار بهێنرێت ئەم ناوانە لە جێیەکی تەختەکەی خۆیدا دەشارێتەوە، بەڵام یەهودیەکانی ئەو سەردەمەت دەیدۆزنەوە بۆ بەرژەوەندیەکانی خۆیان بەکاری دەهێنن. هەندێک لە ئاەتەکانی ئەهدی قەدیمیش لەگەڵ بۆچوونێکی لەم جۆرەدا یەک دەگرێتەوە. هەندێک لە تەوژمەکانی ئەم ڕۆژگارە ماناگەلێکی وایان بەمە بەخشیوە کە زۆر لەسەر و ماهیەتی خۆیانەوەیە. بۆ نمونە حاشا دەڵێن پێویست بەخوا ناکات، ئەگەر بە دڵی هێزی شەڕ ڕەفتار بگەیت هەموو کارێکت بۆ ئاسان دەبێت، یان هێزی شەڕ لە هێزی خێر بەهێزترە، کەواتە ڕازیکردنی ئەویان گرنگترە. دەکرێت هەموو جۆرە ئاین و سروتەکانی ماسۆنیەت و زایۆنیەت کە ڕەجیان دەچێتەوە سەر کابالە بۆ هەموو ئەم سەرچاوەیە بجێڕنەوە. هەندێک دەستەواژە هەن لە فلیم کارتۆنەکاندا وەک بە ناوی هێزی تاریکیەکانەوە، بە ناوی هێزی سێبەرەوە. دیارە ئەمانە کۆمەڵێک سەفسەتەی وەهان کە هیچ پەیوەندیەکیان بە کەلتوری ئێمەوە نییە و مێشکە تازە و ڕۆحەلاوەکان زامدار دەکات و تێگەیشتنی مێتافیزیکی گەنجان سەرەوژێر دەکات. هەتا ئەو کاتەش کە تێگەیشتن و بۆچوونی مرۆڤی ئێمە سەبارەت بە ڕۆح و مانە و مێتافیزیک لەسەر بناغەیەکی پتەودا دەمەزرێنرێت، ئەم چەوتیانە بەردەوام دەبن. لێرەدا لایەنێکی دیکەش هەیە کە جێی خۆیەتی باز بکرێت. حەزرەتی داود و حەزرەتی سولەیمان مەسهەریەتی ڕامکردنی دوو ڕەهەندی جیاوازی وجودیان وەرگرتە بوو. ئەو حەزرەتی داودەی بە تێپەڕبوونی بەردەوام بەنێو جەڕ و پێچەکانی گرفت و ناڕەحەتیەکاندا وەک بڵێیت لایەنە مادیەکانی تواوەتەوە و بووە بە پەیکەرێکی بەرجەستە و تەواوی حەقیقەتی. نعم العبد إنه أواب. بوونەوەرە مادیەکانی وەک شاخ و ئاسن خراونەتە ژێر فەرمانیەوە. بەرامبەر بەمە حەزرەتی سولەیمان سەرەڕای ئەو هێز و سەڵتەنەتە شکۆدارەی کە لە باوچەوە بۆی ماوەتەوە و لە دنیای مادی و فیزیکیدا سەرفراز کراوە بە پێغەمبەرێتی، بوونەوەرە نافیزیکیەکانی وەک جنۆکە و شەیتان و عیفریتەکان و تەنانەت بایەکانیش ئەو بایانەی کە زیاتر لەگەڵ جیهانی ئەودی و فیزیکدا لە پەیوەندیدان وەک لە فیزیک خراونەتە ژێر فەرمانیەوە. لێرەدا نمایندەی جیاجیای ئەو دوو حەقیقەتە جیاوازە دەبینرێت کە لە حەقیقەتی ئەحمەدیدا پێکەوە دەبینرێن و کۆکراونەتەوە. لەمڕوەوە دەتوانرێت بوترێت کە حەزرەتی داود سەبارەت بە دیوی ناوەوەی حەقیقەتی محەممەدی ناوچێکە و
حەزرەتی سولەیمانیش سەبارەت بە دیوی دەرەوەی ئەو حەقیقەتە وەک تۆوێک وایە. کاتێک وەرزی خۆی هات لەو زاتەدا کە خاوەنی مەقامی جەمعە، هەردووچیان کۆبوونەوە. الله أعلم بالصواب. فلما قضينا عليه الموت ما دلهم على موته إلا دابة الأرض تأكل من سأته فلما خر تبينت الجن أن لو كانوا يعلمون الغيب ما لبثوا في العذاب المهين. کاتێک کە بڕیاری مردنی سولەیمانماندا، پەریەکان نەیانزانی کە مردووە. تا مۆرانە گۆچانەکەی کلۆر کرد. کاتێک کە کەوت، ئەو ساپەریەکان بۆیان دەرکەوت کە ئەگەر غەیبزان و نهێنیزان بوونایە، ئاوا لە کار و فەرمانی ناخۆشدا بەردەوام نەدەبوون. هەرکە زانیان سولەیمان وەفاتی کردووە، دەستیان لە کار هەڵدەگرت. پێش لە هەر شت، ئەو ڕاستیەی ئەم ئاەتە دەیەوێت نیشانی بدات ئەوەیە کە جنۆکەکان غەیب نازانن. مادەم جنۆکەکان غەیب نازانن، کەواتە ئەوانش کە گوایە هەواڵی غەیبی لەوانەوە وەردەگرن، غەیب نازانن و ناتوانن بیزانن. هەر بۆیە ئەوانەی باوەڕ بە هەواڵی غەیبی کاهینەکان دەکەن و تەزدیقیان دەکەن، پەنا بەخوا بڕیاری دەرچوون لە دینیان بۆ دەرکراوە. پاشان داخۆوەک و ئاەتەکە ئاماژەی بۆ دەکات ئایا جنۆکەکان بەڕاستی لە ژێر فەرمانی حەزرەتی سولەیماندا کاریان کردووە؟ هەندێک لە ڕاوەکارە مۆدێرنەکان ئەم ئاەتانە و هاوشێوەکانیان داوەتە پاڵ مەجاز و خوازە و بانگەشەی ئەوەیان کردووە کە مەبەست لەمانە خودی حەقیقەتە ڕاستەوخۆکە نییە. بەڕای من ئەم ڕووداوانە و هاوشێوەکانیان کە قورئان دەیانگێڕێتەوە وەکو خۆی ڕوویانداوە مەبەست لە ئیمانە ڕاستەوخۆکەیە، بەڵام ئەو پندووانەیەی کە پێویستە لێیان وەربگیرێت بابەتێکی زۆر قوڵە. بۆ نمونە دەتوانرێت دەربارەی ئەم ئاەتە بوترێت گردون کۆی سیستەم گەلێکی یەک لە ناو یەکی وەهایە کە بە ئیرادەی خوایی دامەزراوە و بە مەشیئەتی خواییش بەڕێوە دەچێت. ڕێکەوت لە هیچ یەکێک لە سیستەم و جوڵانەوەکانیدا نییە. هەنووکە خورانی عساکەی حەزرەتی سولەیمان کە خۆی بەسەردا داوە هەم حەقیقەتە و هەم ڕێکەوتیش نییە. پێدەچێت ئەو وانەیەی بۆ ئێمە تێدا بێت کە ڕۆژێکیش بێگومان سەڵتەنەتەکەی حەزرەتی سولەیمانیش کۆتایی پێدێت. لە ڕاستیدا چەند ساڵێک دوای وەفاتی حەزرەتی سولەیمان دەسەڵاتەکەیشی پەرتەوازە بوو، ناکۆچی جددی کەوتە نێو کۆمەڵگاوە و هەمان قەیرانەکانی پێش سەردەمی حەزرەتی داوود سەریان هەڵدایەوە. بەڵێ، جاری وایە ئەو سەڵتەنەتانەی کە وەک چیاکان مەزنن لە ساتێکی تەواو چاوەڕوان نەکراودا دەڕوخێن و لە جێیاندا بای خەزان هەڵدەکات. ئەوانەش کە تا دوێنێ ملیان بۆی کەچ کردبوو، خۆیان لە خۆناغێکی تەواو نوێدا دەبیننەوە.